چشم کار گول تابیت کرو آنم کلی و دیار گول أخبري دوادل خاضي خاوسي ودر نابني متوالي أركل إدي سرية عايز خوشي لجول أي نزرية ميسر دول أي نزرية ميسر دول أي بيدي دامو كار جول يا رني حمي فردول يا رني حمي فردول ليصلي مكروكا كاليول من خياني تو أي خياني تو من قلبي يشيني من باني وغدباني جنوه إذا يخاو مريضني مشير اليول ونومي ونومي بريتريني منوكا اليول دنياك يا رنول دنيا دايما وشان دي وكاك يقول سني بريد ذيك شاول سني بريد ذيك شاول هاي ما بريسي جارهونا رنيول إيغني جاس شاول إذا ينامت ويشيل الجول وخوه يرضه تاريخه يرضه ديوي كيف ويكا بي صادق قلبه صادق فهو سريك بقول طيب الماء وسنور كارجول كريرو نظريو كريرو نظريو فيوال بوز
شيل يقول غامني تسوى غامني تسوى نيد يقول الخارج يقول أخواني قريب ذيبوا أخواني قريب ذيبوا ما كربوا بأخواني جال يقول شيلوا شاد ذيبوا هيدوا شاد ذيبوا ئێوە پێتان وایە کە من نازانم وامە چ جەهانێکە، ئێوە پێتان وایە کە من نازانم بەردەنگەکانم کێس، ئێوە پێتان وایە بە قەوڵە ئێلبەیگیە جاف نازانم وامە دەورانە مەردان مەردی گەزافەکەن، نێمە دەورانێک کە ئێژێ مەردە قەدیم دڵتەنگە بێ شەریکە شۆربووە بەنگە بێ کوڕ وەکو کچ قەشەنگە بێت. من ئەزانم وامە چ دەورانێکە ومن ئەزانم لەگەڵ کیا تەرەفم ومن ئەزانم هەران چێکە تۆ لە ئەرزش و لە بەها بەحسی بکەی قسەهای سواوێکن بۆ مردمە ئەم دنیای ئەمڕۆ. مردمێ خۆگرتگ بە مەسرەفکردن، مردمێ خۆگرتگ بە دۆزینەوەی کونوکە لەبەرە جۆرا و جۆر تا لە ناو لە زاتە هێدونیستیا غەرق و ون بێت. پێتان وانە بێت کە من ئاگادار نیم بەردەنگم کێس و پێتان وانە بێت کە نازانم ئێوەمانان ئەوەی کە ئەوێتە مبنای هەڵس و کەوتە ئەقڵ ڕۆژانەتان چۆن پاساوی بۆ تێرنۆ ئمڕۆ ئەدەنە دەمەسۆحا تا جێگەیەکەوانە ناویە حەفزیکەن.
پێتان وانە بێت وەختی لاف لێ ئەدەن درۆ ئەکەن ئەدا دەرتێرن جامەی کوڕە پێغەمبەر ئەکەنە بەرتان من نازانم تو سەراپای وجودت بە دروست هەر بۆیە تۆ تەمامە دیبێتەکانە من لە تەیە ساڵانە ڕابردوو ئەگەر تاقیب بکەی ئەوەی تۆ فکرت کرد ئێشێ حەزی پێ بکەی من بە پێچەوانەی قسەم کرد ئەوەی تۆ ئەگەر فکرت کرد کە دانەیەک ئینفلوئنسەرە ڕسانەیی هاتگە تا خەڵک کۆکاتۆ و خەڵک ئاگادار کاتۆ ئشتبات کرد من کارەمەوە نەبوو ئەگەر تۆ فکرت کرد کە من هاتگم ماساو بکەم بۆ شتێ بەناوە خەڵک چون هێز لە شتێ بەناوە خەڵکەگرم وا نەبوو ئەگەر تۆ فکرت کرد کە من هاتگم سەوارە بەر دیسکۆرسە کۆمەڵگا بیخونجنم تا جێگەیەکیش بکەینەوە بۆ خۆمان وان نەبوو من ئەزانم ئێوە کەوتگنە چه حەولەوە لایەک من ئەزانم مارسەل پرۆست ئەیوت خیاڵش جێگەیەک تا چوون بۆ ئەو جێگە فرەفرقەکە خیاڵەکەی خۆشترە من ئەزانم ترسل لە شەڕ خەیرێک دەردناکترە لەوەی کە تۆ لە ناوە شەڕاوی ترسل لە جەهەنەم خەیلێ دەردناکترە لەوەی کە تۆ لە ناوە جەهەنەماوی من ئەزانم ئێوە هەمووانە ناوە شەڕا هەمووانە ناوە جەهەنەمە کەسێکەوە لە ناوە جەهەنەما لە ئاگر نایترسێنن ئەما من شتێکی تریش ئەزانم من ئەزانم چەند کەسێک کە لەم سەرزەمینە یار و هاوڕێی منن پێویستیان هەست کە ڕۆژانە ڕۆح زام خواردگیان لە ژڵەژانە مێشکیان تەرمیم بکرێت دەسی پیا بکێشرێت نێڵی تەسلیمیان کەن نێڵی بڕۆنە دواوە دنیای پڕ لە بڵق دنیای درۆزنانە گشت کەسێ داگیرەکات بەمە لە دنیای جەدیدا ئێژن کاگنەتیڤ وارفێر یعنی شەڕە ناسین شەڕە ناسین چییە؟ بەر لەوەی کە بۆمبەکان فڕەبە نەخوار و فیشەکەکان بتەقێنن مێشکە تۆ ئەقڵە تۆ ئەگەر نە ئامانج تۆ نازانی خاس چییە خراو چییە درۆ چییە ڕاست چییە ئیرادەت تیا ئەشێوێنێت قدرت بڕیاردان و تەسمیمت نییە هەتا لەسەر ئەقۆمێنن ئەمە پێژن شەڕە ناسین کاگنیتیڤ وارفێر ئەکسەریەتە ئێوەمانان 100% ئێوەمانان وانە ژێرە ئاماجە ئەم شەڕە بۆیە هەزاران بنکەیە میدیاییان بۆتان دروست کردگە مهمترین ئەسلحەیە کە لەم دنیا مەوجودە ئەمەسە مۆبایلە ورد و درس ئەم مۆبایلەی هابەدەسەوە سەرلەشکەر و جاسووس و سیاسەتمەدار ئەم مۆبایلەی واوە دەسەوە دنیای ئەمڕۆ ساڵە 2026 نەو ئەجەنگ نەو ئەجامعە گۆڕیاکە ئەوەی نەتوانێت لەمە حزوری بوێ لە هیچ حزوری نییە فشە ما بەقیەیە کاول پەنج خەران ناژیت وا ئێوە هەران چێکە خەریکن ئەیوێنن و چاوتان پێ ئەکەوێت نەبوونە محتەوا نەبوونە تەحلیلە ئەمانە لە جڵۆ و کێشان وەرشکستگیە ئەمانە دەرەخات ئەمانە لە چی دەرەکەون لە نیشاندانە مادیاتە بەردەسیان ئەمانە چین ئەمانە کەرەستەگە لە تاکتیکین ماشین نەفەر تفەنگ هەچێکی تر نیەن ئەمانیشە هیچ گۆڕانکاریەک لە دنیای بڕۆ دروست ناکە من تێمە سەر ئەوەی کە بۆ ئێشێ بەشە زەمینی بێتە ناوە ئەم شەڕە وەزعیەتە دەوڵەتە ئێرانی چییە وەزعیەتە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا چییە و بۆ ئەو جێگەی کە حملەی بۆ ئەکەن هەرێمە کوردستانە یا ئێشێ پارتی و یەکێتی و نیروهای پرۆکسی ئەمانە بڕۆنە ئەو دیوە بۆ قواتە مسلحە دەوڵەتە ئێرانی بۆ دەبێ ئەمە اتفاقە بکەوێ بۆ دەبێ ئەم ڕووداوە ڕوو بدا
تا لە ژێرە بومبارانە پرۆپاگاندای میدیایی ئەو چەند کەسانەی کە یارە ئێمەن هەواسیان بوێت چۆن خەریکن ڕەفتارەکەن لە بیریشتان نەچێ قەیمی ئەیانوت گەنج وا لە وێرانە گەنج وا لە وێرانە و لە بیریشتان نەچێ هەر ئێستا ئێمە واینە بەرەیە دەیان جبهەی جۆرا و جۆرە شەڕ گوێ مەدەنە فڵتە فڵتە ئەم میدیاگەلە گوێ مەدەنێ ئەمە فڵتە فڵتێکە وا بۆ تەنزیمکردن و ڕاگرتنە تۆ دروست کریاگە تۆ تا توانە بڕیارت نەوێت نەتوانی بڕیار بی من لە تەیە 10 ساڵە ڕابردوو کارم ئەوە گەسە کە ئێوەمانان حفز بکەم نەیەڵم هاش و هوشە دیگەران بتان خوات نەیەڵم درۆزنیە ئەوان لە مەجبوری و بێدەسەڵاتی ئێوە نەتیجەیە بخولقێنەی کە پەسەندە ئەوانە بابێم ئەنچێکە بە سوورەتە ئۆپن سۆرس خەریکە بڵاو ئەکرێت و باسی بکەم وردە وردەیش ئەگەڕێمەوە سەرەتای داستانەکە بەڵام مەبەستە من لەگرا ئەمەسە بوو ئێشێ دەوڵەتە ئێرانی پەرامارە هەرێمە کوردستان بە یا هەرێمە کوردستان بڕواتە ئەو دی و بە فەرمانە ئەمریکا بۆ دەوڵەتە ئێرانی تکرارێکم و پارتی وە یەکێتی تکرارێکەمەوە شتێ بەناوە کوردە قەومی ئیتنیکی ئێرانی مەوجود نییە کە حیزبێکی بوێ کە تەوانە شەڕیتەکە دەوڵەتە ئێرانە بوێ مەوجود نییە ئەگەر ئەمانە حیفزکریاگەن سەرفەن فۆلس فلاگ پەرچەمە ئشتباهی وەکو ئەو نەوت هەڵکێشانەنەوە نفتکەشانەنەوە پەرچەمە فڵانە جەزیرە لە خۆیانەدەن لە عەسڵ هەنە عەرەبستانە سعودین لە عەسڵ هەنە ئێرانن لە عەسڵ هەنە وڵاتانێکی ترن ئەمە بەڕەسیەکەین نکتەیەک بێژم لەگرا تەمامە ئەوانەی کە بەخۆیان ئێژن کاربەدەستانە دەوڵەتە ئێرانی خەریکن بە ئەدەبیات شیعە و ئیسلام و ئەم تڕەهاتە خەریکن قسەکەن و ئیمڕۆیشە سخەنگوویە سپای پاسداران وتکێسی ئەستاندنەوەی تۆڵەیە خوێنە خامنەئی یعنی دەرکردنە ئەمریکا لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست دەرکردنە ئەمریکا لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست نەک عەمەڵە تاکتیکی یعنی کوشتنە دۆناڵد ترامپ غەڵەتە کرد ئێشێ کوشتنە دۆناڵد ترامپیشی تیاوێ ئێشێ کوشتنە بنیامین نێتانیاهو فتواکەی بوێ قسەی مەف نەکەی پاشانیش ئۆکەی ئەمریکا لە منتەقەکە دەرکەن بابزەم دەریەکەن خۆ تێنە سەرە مەوجە ئەم حەمەڵاتە کە ئیسە دەسی پێکردگە سوالەوە بوو لە ڕۆژە سەرەتاوە تا ئیستە نیروهای مسلحە ئێرانی لە هەولێر ئەدەن لەکوێ ئەدەن بۆ پارتە دموکرات و کوردستانە ئێران عێراق دەم ناکاتۆ بۆ لاڵ بووگە بۆ قسە ناکات بۆچی خۆی ماتداگە ڕۆژ نییە دەوڵەتە ئێرانی درۆن نەگرێ بەقەی ئەحزابە منتەسەبە بە کورد لە ئێرانە پیانێژێ تەجزیە تەڵەب وانە خاکە ضد ئینقلابە تەجزیە تەڵەب وانە خاکە هەرێمە کوردستانە سوال حکوومەتە هەرێمە کوردستان ئەمانە بۆ دەرناکە بۆ دەریان ناکە بۆ ڕایگرتەگەن مەسەڵەن پێویستی بە 400 نەفەر هەست فرە شەریفن کە دەریان ناکەن مەسەڵەن پارتی و یەکێتی فرە شەریفن مەگەر ئەمانە قیادە موقەت نەبوون مەگەر ئەمانە ئەوە نەبوون سڵێمانە معینیان کوشت ئەحمەد تەوفیقیان کوشت مەگەر ئەمانە ئەوانە نەبوون کە هەر کەسێ تێتە بەردەستیانەی کوژن تەسلیمیەکەن فرە شەرەفیان هەست لە کەی وەتا ئیسە بووگنە ساحێ و شەرەف لە کێ ئەترسن لە خەڵکە بایەعی خۆرە مشەخوەر لە خەڵکێ وا 1.5 ملیۆن نەفەرە هەرێمە کوردستانە 3 ملیۆن نەفەریان معاشخوەرە دەوڵەتە عێراقیە حکوومەتە ئیقلیمە لە کێ ئەترسن لەو خەڵکەی وا دوعاکە خوایە لێمانی نەشێوی بمان پارێزی کامە شەرافەتیان هەست کە ئەمانە ڕاگرن ئەمە دەوڵەتە ئێرانی بۆچی ئەدا لە کەمپە خاڵی بۆ ئەدا لێیان بۆ هەر ئێژێ دامان لە کەمپە خاڵی بۆ هەر ئێژێ دامان لە گروههای تەجزیە تەڵەب بەڵام هاوکات ادعاءەکە داگێسی لە سیستەمە پاتریۆتیکە دفاع موشەکیە یاڵەتە متحدەیە ئەمریکا بەسەر هەولێرۆ ادعاءەکە داگێسی لە پادگانە حەریر و پایگای حەریر کە بووگەسە مۆڵگەی هێزە نظامی یاڵەتە متحدەیە ئەمریکا
وحزاران سرباز ئەمریکایی واتیە ئەدا لە پادگانە حەریر بۆ خاتری ئەوەی کە پادگانە حەریر و پایگاهە ئەمریکایانە حەریر ڕەسەدە منتەقە ئەکات چاودێری بەسەر منتەقە ئەکات و هەرچی گەرا و ئەهدافە ناوە ئێرانە لە تەریقە پادگانە حەریرۆ تێت و لە تەریقە حکوومەتە هەرێمە کوردستانەوە ئیدعاءەکە دەیان کوژیاگی لە سەربازانە ئەمریکایی لە پادگانە حەریر گرتگە ئیدعاءەکە هاوکات لە سلێمانی ئەدا لە ئەمبارە مهماتیان ئەدا لە جەلسەهای ئەمنیەتیانەدا ئەمە ئیدعایە دەوڵەتە ئێرانیە دەوڵەتە ئێرانی ئیدعا ئەکات لەم مەوجە سێ شەڕە کۆمەڵێ فاسد بوون واگەرەکیان بوو دەمامە کە دەوڵەتە ئێران سەریع بگۆڕن پێیان نەگۆڕیا مەجبور بوون پاشەکشەیان کردو و مەجبور بوون تحت ناو ڕاگرتن تەنگەی هۆرموز ئێستا لە ئەستراتژیە سەوەمە جەنگە ئێران قسە بکەن ئەستراتژیە سەوەمە جەنگە ئێران چییە؟ اتفاقات تاکتیکی نییە استراتیژیەکان چییە؟ فشار بۆ ئابووریە جەهانی بێرن قیمەتە نەفت گران بکەن منتەقەدا بخەن بابول مەندەبیشیان تەکنیل کرد دوو ڕۆژە پێش حوسیەکان ئەعلامیان کرد محاسرەوە گەمارۆی دەریایی عەرەبستانە سعودی ئەدەن و ئیمڕۆیش دەیان گزارش هات کە حوسیەکان ئیختار بە کەشتیەکان ئەدەن و کەشتیەکان زاتیان نییە لەوێ عبور بکەن هاوکاتە لەگەڵ ئەمە ئیدعا ئەکەن ئەلشەبابە سومالی دزە دەریایەکانە سومالی بۆ ڕاوڕوودکردن بەکارتێرن دەی تا ئەگنا جارێ لەناوە ئەقڵە سەلیمە ئەتفاقی کەوت ئێران ئیدعاءەکە بەحرین و کوێیت کە پێگەی سەربازی ئیاڵەتە متحدەی ئەمریکان و قەتەر کە پێیان وابوو کە ئێران دەست ڕائەگرێ و لێیان نادات بووگنە سەر مۆڵگەیە سپاهیانە ئەمریکا ئیستا پەنج جێگە بە خەسیە کوتێ بەحرین کوێیت قەتەر کەمتار کورد ئوردن و ئەقلیمە کوردستانە عێراق سوال دەی دەوڵەتە ئێرانی ئیدعاءەکە کە داگیە لە ڕادارەکان کوێریانی کردگە دوای ڕادارەکان خەریکە ئەدا لە سیستەمە دفاع موشکی دژە ئاسمان لەویشە ئەدات کە ئەم دوانە ئەکوتێت چه اتفاقێکەکەوێ هەم ئیسرائیل بێ دفاعەوێ هەم ناوچەکە بێ دفاعەوێ کەواتە ئیستە RPG بتەقێنی ئەدا لە قنە سەربازانە ئەمریکایی RPG بتەقێنی ئەدا لە قنە تەرەفداران و هاوپەیمانانە ئەمریکا ژێ قەڵای مەریوان پاڵم داپێ و قەڵاکەم ڕۆخیا پاڵ بەم وەکوێوە ئیستە هەواپەیماگە لە سوخت ڕەسان و بنزین ئەدەن بە هەواپەیماکانە ئەمریکا خەریکە لێیان ئەدا لە پادگانە ئوردن خەریکە لێیانەدا یعنی لەوەی کە نیشتگنۆ خەریکە لێیانەدا ئەگەر و ئاسمان ناتوانێ بیان پێکی لەوێ ئەیان پێکێ و خەریکە تەساویرە ماهوارەیش ئەدات ئەوەی کە دقەتە ئەم موشەکانی دەوڵەتە ئێرانی بردگەسە سەرەوە کێ ئەیکات چی ئەیکات ئەگەڕێنە سەر ئەوەی کە ئستراتژیە کە ئێران باسیەکە چییە؟ یەک ئابووریە جەهانی بە گەمارۆ بگرێ دوو بابولمەندەب و تەنگەی هۆرموز بگرێتە دەسۆ سێ ئەمریکا لە منتەقە ئیخراجکە چوار حاکمیەتە بەسەر تەنگەی هۆرموزی بوێ پەنج وەزعیەت دەوڵەتە ئێرانی بێڵێتەوە و ئەمما ئەوەی کە ئەمریکا پێ ئەوت ئێشێ لە بین بچێت زاهرەن لە بین نەچوو ئەمریکا وتی دەوڵەتە ئێرانی حەقی نییە بەرنامەی نەوەوی بوێت هەسی وتی ئێشە پرۆکسیەکانی کۆ بووێت و کۆ نەبوو وتی ئێشێ موشەکەکانی بچووک کات و بچووک نەبوو ئێستا تەنگەی هۆرموز و بابلمەندەبیشی هاتە سەر ئەمریکا چووگە گەمارۆی دەریایی ئێرانی داگە ئێران گەمارۆی دەریایی عەرەبستانی داگە بە حوسیەکان بە ئەلشەبابە سۆمالی و ئەمما تێنە سەر حکوومەتە هەرێمە کوردستان خب ئێران ئێژێت ئابووری جەهانی بە گەمارۆ ئەگرم بنزین لە ئەمریکا گران ئەەکەم هەڵبژاردنە کۆنگرەسە ئەمریکاس جمهوری خواهان و ریپابلیکە شکستیان پێ ئەدەم ئێش بە ترامپ ئەگەینم کەچی سەربازە ئەمریکایی ناتوانێ بکوژێ ئیدعای شەکات سەربازە ئەمریکاییمان کوشتگە نایژنی چون داگمانە لە مۆڵگەی سەربازەکانیان لە ئوردن
لكويت ولا هريم كردستان لحرير داغمان ليان هم داغمان لزد انقلاب هم داغمان لنيروهاي تجزية طلب چون آگادارین پلان هێرش زمینی بەڕێوەیە اختاری شەدا هەر کوێیەکە هێرش زمینی تێبکرێت هەدەف مەشروعی ئێمە بۆ کوشتن نظامیەکانە ئەمریکاس یعنی ئەگەر بڕۆن سەقز بگرن سەقز ئەداتە بەرە موشک سنە بگرن سنە ئەداتە بەرە موشک مەسەلەن هەروە کە ئیستا وردە هەرچیشەوە ئەدا لە سلێمانی هەرچیشەوە خەریکە ئەدا لە هەولێر خۆ بەمە بەشێکیزی دەی ئیستا ئێمە نەتیجەیە کە ئەیگرین ئەمەسە ئێران گەرەکێسی ناوچەکە منتەقەکە جیهان و ئەمریکا تەسلیمە چینۆکە خۆی بکات کەواتە زرموزارمێ کە هەڵیەسێنێ مەسەڵەن ئەدا لە سوختبەرەکان هەواپەیماکان ئەمریکایی لە کارەکەون هەواپەیماکان ئەمریکایی بۆ ئەوەی بتوانن بن لە تاران ئێشێ سوخت ڕەسانیان بێ بەڕاستە لە ئێران و تنتن بنزینیان پێبا تا بنزین تەواو نەکەن و ئەمما نەتیجەیەک کە لە ساڵە 2026 لە لەحاظ نظامی ئەیگری چییە؟ هێزە هەوایی بە کەڵک نایێت هەواپەیمای F-35 و F-16 و ئەم قوزەڵ قۆرتانە دوو قەرار ناژیت ئەگەر تۆ درۆنت بوێ و موشەکت بوێ دقیقەن ماجەراکەی ساڵە 1994 شەڕ گرۆزنی لە چێچنیا بۆ تانک هاتە پێشۆ لە چێچنیا تانک تبدیل بوو بە تەڵەیە ئینسانی 15,000 نیروی ڕووسی کوژیان لە ناو تانکەکانە ئەتشهای هۆلەند و بلژیک و کانەدا تانکیان یا کەنارەوە تانک ناسێنن بۆیە تانک تەولیدات جدیدی نییە بەهینەسازی لە تانکەکان لە تانکەکان 1980 و 1990 تانکە ئابرامزە ئەمریکا ئموانە ئەمریکا تانکە بەهینەسازکریا لە دەهەینەوەدە لە پەردە ئەڵمانی هەروە تۆلیدات 1980 تانکە جدید دروست ناکەن چون نیشانیدا تانک کەرەسەی قشەنگێک بۆ شەڕ نییە بە تایبەتی بۆ شەڕە شاری بۆ شەڕە دنیای ئێمڕۆ کە تۆ شەڕە دەوڵەت ملەتەکەی ئێشێ شەڕە ملەت بکەی ئەم جەنگە نیروی هەوایی لە کارخست پس فشە تورکیە هێزە هەوایی هەست 5 قەرار ناژیت ئەوە دەرکەوت عیاڵەتە متحدەی ئەمریکا هەر مەجبورە قنجەمە وکاتەوە نەوادا لێی بەن لێی ئەدەن دقیق ئەدەن لە ئاشیانەکانی بە درۆن لێ ئەدەن بە موشک لێ ئەدەن هێزە هەوایی و F-35 و F-15 و F-18 لە کارکەوت وا ئێستا عیاڵەتە متحدەی ئەمریکا کاری بوو گەسۆ تەقاندنە موشک لە کۆیت و موشەکە دەقێنێ زات ناکە هەواپەیما بەهەنێرێ ئەترسێ لێ بدەن فێریش بووگەن درۆنەکانیان ئەخەنە خوارەوە ئێستا سوالە گەورەم بەسە ئەی ئەگەر ئەمە شەڕە شناختیە وەزعیەتە دەوڵەتە ئێرانی چۆنە دەوڵەتە ئێرانی هەڕۆڵ دەوڵەتە ئێرانی نامۆستەقەر دەوڵەتە ئێرانی ڕۆخاو دەوڵەتە ئێرانی ئەم شەڕەی بۆچی گەرەکە تا چه ئەتفاقێکی تیا بکەفێ دەوڵەتە ئێرانی ملەتی نییە ناسیۆنەلیزمی نییە دەوڵەتە ئێرانی ڕەجولە سیاسیە گەورەی نییە دەوڵەتە ئێرانی ڕەوایەتەکەی شکیاگە دەوڵەتە ئێرانی فرەگەرێکی و قنکاتوە بیواتە ناوە دەورانە خۆشی مەجبور بوو بایداوە هاتە دواوە بۆ لەبەرەوەی کنترۆل ناو خۆی لە دەسەدا لەبەر ئەوەی شەڕەکە تەبدیل ئەو بە شەڕە پەنجەرە بە پەنجەرەیە پێگەیە دەوڵەتیانە ئێرانی تەکە یەکتری ئەمە پەردەیە ئەوڵ کەواتە ئێرانیەکان ئیدعا ئەکەن زەرەبات سەنگینە ئەستراتیژیکێکیان داکەن ئێرانیەکان ئیدعا ئەکەن یاڵەتە متحدەی ئەمریکا با لە پردەکانمان ئەدەین لە ژێرخانە ئابووریەکانە وڵاتانە عەرەبیە دەوروبەر ئەوە دایان لە کۆیتیان شڕ کردە ئاویان نییە بەرقیان نییە کۆیت نیسی سوال فازە بەعدی چوونە ناوەوەی هێزە پیادەست ئێران ئەڕواتە ناو یا ئەمریکا ئەڕواتە ناو غیرە ممکنە یاڵەتە متحدەی ئەمریکا چون کوژیاگی نەداگە یاڵەتە متحدەی ئەمریکا ناتوانێت لە ڕووبەرە جەهانیەوە بێژێ لە ئێران دۆڕاندم ناتوانێت قسەی وا بکات
للحاظ آبوریو الروخيت جنگ داخلي لإيالات المتحدة أمريكا بشيوي يقول لي يقدان خلصيت. بس أمريكا قرار نية بروات دواوة، يعني منطقة جنگي منطقة إمبراطوريائي بأيمة إجيت أمريكا ناروات دواوة. أمريكا هيمني بشكيت ناني نية بيخوات لبر خاطري وي يالات المتحدة أمريكا كاغذ تشابا كان أبي دولارة رنگي يكا برنگ صوص اوي كتو اتواني ام دولار بيت دسكاوري لقنديلا بزنيك بيبا قبوليكا باوريكا كبالدولار هسي اگر ام باور بروخيت كسي دولار كاغذية صوز ناقري تدسو پنج قران ناجي پشكلي شي بين هدات دي اما بچي اشكيت اگر امريكا لقرا لإيران بدوري چين حپلوشيكا اگر امريكا لإيران بدوريت موريتاني سوارقنا امريكا اوي اگر امريكا لإيران بدوري كوبا سوارقني اوي اروات اوديو بوي كواتا اميانة اتر ربطي بجمهوري خاهو الديمقراط نية ربطي بحياة وممات امريكا وكو امبراطوري هس وكو ويكا قوانين نيو دولتي كلا سر زور دان رياغا است زور امريكا اشكيت اوكي ايران لكويت ادا لاردن ادا لحريم كردستان ادا لبحرين ادا اگر قصد امريكا امويته هيز النظامي بيريت امريكا لكشو حملهكا اي اگر ايران قريكشوي او كاربكا ايران لكشو ويكا بقى برسيكين اگر ايموا برسيكين كإستا وزعيتنا او خوية ايران وزعي فرخراوة لقل امريكا ريكو تقن اديق لنماويش الجنگيكا تاران تسليم كان اديكي تريش ازانا تسليم بون تاران يعني نابودية اوان بقى برسيكين باشترين جوزينة كويس كويتا يا حريم كردستان بو لبروي حتى كان مرز زمينيان واو دمو هم لفاو كإيران أتواني بروات الجورو هم لإراق كأتوان بين أمدي وبو كويت ومرز زمينية حريم كردستان بنظر ايوه كاميان ترجيح أدن بقرن كويت يا حريم كردستان بنظر من حريم كردستان بو حريم كردستان بو خاطري اوي كتو ام علي زيدية وإستا أمريكا هاوردگيسي دني ادا قرار برادران كوكاتو تحتنا وفساد كوبيك لصدام حسين امتداد أحمد شرعة استا ايشي ايران شرنا وخوي لإراق دروسكا بو ايشي دروسيكا بو خاطري اويك اگر ايران بلامار جنوب إراق با حزبواتناو لجيرناو الناسيوناليزم النبوغ إراقية بعنوان حزب يعني امكاني هس صاحي عربي بوهان بدن اگر برادران الشيعة برون كويت بقرن صاحي إراقيان بوهاندن اي اگر دولة إيراني برواتنا وهريم كردستان چه اتفاقي كوي هريم كردستان جاسوس الدنياس دولة إيراني بيانوية كاسية مسا تجزئة طلب ضد انقلاب إيراني واتيا بادقان أمريكاي واتيا كإيران تهديدكا كعلي خامنئيان كشتغا شيعي إراقي ناتواني بيجي لقل أمانية دواي نمايش تشي جنازي علي خامنئي حج كسيك ناتواني كتمان أمبكات كبادقان حرير وهي زكان أمريكا لجير دسا بارتي ويكيتي خليكن أمنية أنشي كبي إجن إراق إيشي بينن إيران أشي بينن دولة إيراني هرواك بلامار بحرين أدا قطر أدا إمارات أدا عربستان أدا كويت أدا هروا بلامار إقليم كردستانيش أدا كس ناتواني بيجيت تو حق الدنيا كاروابكي باساو أول تو هاوكاري تك أمريكاكي
یەک نەفەر لە ئیقلیمە کوردستانە پیاگە ئەوە نییە بێژێ نایکەم و پیاگە ئەوەیشە نییە ئەمە بکات و قاو ئەحیانەن ئەفکارە عمومیە جیهانە عەرەب و جیهانە ئیسلام بێتە پشتی نایەتە پشتی. فرد دووزە بازیان کرد 10 جاسووسە ئیسرائیل ون 10 جاسووسە ئەمریکا ون 10 جاسووسە سپای پاسدارانون جاسووسیە هەمە جانەبەت دەسە بەتاڵەکە. یەک نەفەر لەمانەی کە تحتە ناوە خۆڕاگری لە مقاوڵە ئەرتەشە ئێرانیە ئیدعاکە خۆڕاگریەکە یەک نەفەری خۆڕاگری ناکە لەبەرەوەی ئەرتەشە ئێرانی نایەت خەڵکە هەرێمە کوردستان بکوژێ تێسوارە قنیان بوێ. دەرنەتیجە خەڵکە هەرێمە کوردستان بە عنوانە شەهروەندانە کوردهای قەیور گشتی وە شوێنە ئەم بەهانە ئەگەرێ دەوڵەتە ئێران واتەکیا قسە بکە تا ئەویش بێژێ من معجبم معینم یەک نەفەریان دەست بۆ ئەسڵحە ناوە درۆکە وەکو سەگ گەشتیان درۆکن. اتحادێ لە ناوە عێراق دروست ئەکا حکوومەتە ئیقلیمە فاسد کۆ ئەکاتۆ جەماعەتە عەلی زەیدی خوس ئەدا لە بەغا بە ئەحتماڵە فرە پڕۆژەیە ئەمریکایی ئالەگرا ئەتوانی بخەیتە تەخیرۆ. پس انتخابە حەملە هەرێمە کوردستانە نە کوێیت کوێیت نییە هەرێمە کوردستانە بە عنوانە مۆڵگەی عەسڵیە تەجەسوس جاسووسی ئیسرائیل و ئەمریکا بەلاماریەدات. ئەمە سناریۆس ها ئەمە هیچی واقعیەت نییە سناریۆس نەتیجەیە کارگە لە دەهەگە لە ڕابردووە نەتیجەیە مردمێکە کە دروستیان کردگە. دەوڵەتە ئێرانی مشکلەی بەردەوامبوونی هەز ناتوانێت چ ناوێ بنێتە سەرخۆی نازانێت چ ناوێ بنێتە سەرخۆی. دەرنەتیجە لەم وەزعیەتە شەڕە بە شوێنە ناسنامەیە جەدید ئەگەڕێت تا بتوانێت ناسنامەیەکی جەدیدی تەشەیوعی ملی بکاتە بەرەخۆی. حتا زیاتر ئەڵاتە بەرەو زیاتر مەجبور ئەون ڕۆڵێکە بازی ئەکەن خۆیشیان باوەڕی پێ بکەن. ئێستا مەجبورن باوەڕ بکەن بە شیعەبازیان باوەڕ بکەن بەمەی کە ئێشێ بازیەکە بوونە بەرەو نەیانگەرەکە سەرباز ئەمریکایی بکوژن نەیانگەرەکە بازیەکە جددی بوێ ئێشێ بازیەکە جددی بوێ خەریکن وە درۆ خۆیان ئەفرۆشنەوە کە گویا حرەکەتێ ناکەن ئێشێ حرەکەتێ بکەن. ئەگەر گەینە ئەگرا ئێستا متوەجه ئەم مەسەلە ئەوین کە تۆ ئەم قسانە ناکەی کە خەڵکە قارەمانە ئیقلیمە کوردستان ئەسڵ هەگرێتە دەسەوە خەڵکە قارەمانە ئیقلیمە کوردستان بۆ کەرکووک نەیگرێتە دەسەوە بۆ هیچ تر نایگرێتە دەسەوە. ئەی کێ بایەعیەکان بخوا ئەی کێ ئەم موچە و پوچانە بخوا باوەڕ کە گشتیان فارسی ئەزانن ئەوە نییە گشتیان سەرگەردانە ئێران و شمالە ئێرانن گشتیان دووشارە ئەنوا و ئەقسامە نەخۆشیە جنسی بووگن لە دەسە قەحبە نەخۆشەکانە ئێرانەوە. دەوڵەتە ئێرانی وەختی گشتانی فاسد کرد دووچارە بیماریهای مقاربەتی و جنسیتانی کرد ئیستە سوارە قنە تەکتەکانەوێ کوردبازی لە هەرێمە کوردستانە تەواو ئەوێ تێتە ئەودیۆ بۆتان ئەگەر نەیەتە ئەودیۆ بۆتان ئێوە مەجبورن بڕۆنە ئەودیۆ بۆ ئێران چون ئالەگرا یاڵەتە متحدەی ئەمریکا ناتوانێت قبول بکا کە شەڕەکەی دۆڕاندگە ناتوانێت قبول بکا کە هەواپەیما ناکێشێتە سەرەوە. پەردەیە بەعدی کوشتنە یەک عیدە لە تارانە تحت ناوە ورودە ئیسرائیل بە بازیەکە عیدەیەکی تر لە تاران ئەکوژن بەڵام بازیەکە و ئەمە وەسە گوو هەرچی چوقڵی لێ دەی بۆی هەڵەسێ هەرچی ئەکوژن زیاتر ئەو قەونتیە بۆیان هەل ناکرێ و ڕۆژە ئەوەڵی شوتمان کە بۆیان هەل ناکرێ. و ئەمما ئەگەر هەرێمە کوردستان بڕواتە ئەودی و هەرێم تەواوە ئەگەر هەر لەوێ بوێسێ هەرێم تەواوە. دەوڵەتە ئێرانی هەرچی دارە خەریکە تیان ئەوڕێت بیانویان لێ ئەگرێت پەلاماریشیان بدات هەشت و شعبیش لەژێر و پەلامارە قنیانەدا. دەرگیریە قواتە مسلحە عێراقی تەکە هێزە قواتە مسلحە عێراقی دەست پێکات. عێراق کە بشێوێ ئەردەن ئەشێوێت عێراق کە بشێوێ ئەو جار پەلاماردانە کوێیت خەیلی ڕاحەتە
پەلاماردانە ئەردەن خێلی ڕاحەتە. سووریە شەروە کەواتە ڕۆژگە لە داهاتوو لەم دەستفەرمانە کە ئەڕۆن و ئەم حیزگە لە حکوومەتە هەرێمە کوردستانە نایکەنەوە قاڵ دەریش کەوت قەڵاچۆلان دروست و داگیانە لە قەڵاچۆلان خۆشیان خەبەریان لە سەریدانیا داگیانە لە قەڵاچۆلان هەرچی حیزە حیزەتان کرد لە ژێرە ناوە دزیکردن و فزیکردن و جاسوس بوون ئەعەن لەگرا یەخەتانەگرن دیتان عەلی خامنەییان کوشت ڕەهبەرە ئێران و ڕەفیقەکانیان کوشتیان ها هەرچی جاسوس و خوێڕیە بزانن ڕۆژێ تاریخ مەسرەفتان تەواو ئەوێ بەسەیتر تا ئەگرا پەروار کریای زر کریای ئێستا ئێشێ بمری تەک تەکتان ئێشێ بمرن گوو ئەخۆن شەڕ ناکەن شەڕتان پێ ئەکەن ئێوە کەوتگنە ناو بازیە کە ئەم بازیە حتا ئەڕواتە بەرەو جددیتر ئەوێ واقعیتر ئەوێ کاوران مەجبورە پای نەکێشێتە دواوە ئێوەیش چڵکاوخۆرە بینە ئەمانەونە دایکە ساحێوتانە گێن و دەسە خۆتان نییە ئێشێ بیدەن ئەزانم فرە دڵتان وا پێوە لێتان نەشێوێ وە گیانتان لێتان یەشێوێنن وێشێ لێتان بشێوێت مەجبورن خەرجتان کەن و خەرجتانەکەن هیچ ڕێگەیەکی تری نییە یا ئەمریکا ئەژێ گوم خوار دەرەچێت عەرەبستانە سعودی و کشوەران حاشیە خەلیجە فارس و عێراق و گشتی ئەوێتەوە ژنە سیغەیە ئێران سوارەق نییە ئەوێ ئێران ئەوێت و قارەمان ئەمریکا هەتایە دۆڕاندی ئیسرائیلی شێشە کۆچکا بڕوا کۆچ نەکا بڕوا هەرچی شالوم شالومە ئەیگێن تازە بازیەکە وایە پێهاتە تازە بازیەکە جددی بوو خەریکە جددی ئەوێت ناتوانی پاشەکشەکەیتەوە ئەمە پێی ئێژن متغەیرگە لە مەیدان نەقشەکە لە پێش و ئەشێوێنێت یاڵاتە متحدەی ئەمریکا نەمەشەیە بە هەتایە یارمەتی دەوڵەتی ئێرانی بدایە یاڵاتە متحدەی ئەمریکا مەشەیە 24 ساعتە ئەوەڵ تەمامە پێگەکە لە ژیانە شاری بکوتایە مەشەیە و کارەی بکردایە تا تڕۆ نەوایە ئیستە ڕووسیەش دەسی تیاتکە چینیش دەسی تیاتکە ئیستە کەسانێک کە پێگەیە دەسەڵاتن لە ئێرانە پێگەیە دەسەڵاتە پەراوێز و پەراکەندەیان دروست کردگە و هەر کامیان لە پشتە منتەقێکە ناتوانن هەڵگەڕێن و بێژن دۆڕاندمان ناتوانن علەنەن بێژن نۆکەرە ئەمریکان بێژن نۆکەرە ئەمریکان لەسەر تاران ناتوانن دانیشن ناتوانن شکست خواردنگەکان جاسوسەکانە ئەمریکا و ئیسرائیل گشتیان جاسوسە ئەمریکا و ئیسرائیلن گشتیان لە قاڵیبافۆ تا ئوسولگەرە گشتیان جاسوسە ئەمریکا و ئیسرائیلن ئیستە ئەزانن مەجال حکوومەتە بە تارانیان نەماگە لێیان بترازێ ئەگرا نەوە عەشیرەیە عێراق ئیدارەکرێ ئەمانە عەشیرە ماگن نەجەمعیەت ماگن نەبووگن بە میلەت 93 ملیۆن نەفەر جەمعیەت بەر ئەدرێتە ناوە خاوەرمیانە و هیچێ کۆ ناکرێتەوە دانەیان وەکو سەنگ ئەتۆپێن واردە شەڕە پەنجەرە بە پەنجەرەی کۆڵان بە کۆڵان ئەوین ئەمە سەرنەوەشت و چارە نووسە مەحتومە گشتیانە ئەوەی وا لە پشت خوا بمان پارێزی و لێمان نادا و ئێمە حیزت دنیاین و هەرکە هات چەپڵەی بۆ لێ ئەدەین سیاسەتە هەرکە هات ئێمە چەپڵەی بۆ لێ ئەدەین لنگی بۆ ئەکەین و ناخوا بەعزێ مەواقع ئیشێ لەمە بتڵیشێنێت و ئەیتڵیشێنێت و گیانە خۆتان ڕۆحیەی گایریاکتان ماڵ ئەوە نییە 5 دقیقە لە قنە خۆی دفاعکە خەیلێ قنتان قورسە گۆڵە بیکەسیەکانە ناوە ماڵتان نەخۆنها خراوتان پێیەکە ئێوە ئیستە گشتتان لە خواتانە بەرتان با تا تۆ بتوانی قنی بۆ بکەیتەوە دەورانە قن بۆکردنەوە گوزەشت تەواو بوو فاسد گەل وەختێ فەسادتان بڵاوە پێکرد فکر ئەمڕۆتان کردو نەتان کردو فکرتان نەکردو ئەمریکا و ئێران ئەتان خەنە بینە دەستگاه و ئەتان هاڕن فکرتان نەکردو وەڵاوە قنمان وە دەرد ئەخوا دەی چ پێیەکەن هایچێ قنە بەعزێ ماوەقەشی فیشەک بخوا تا بازیەکە جددی بوێ کە
کەواتە بەرادەرانە مقاومەتە خواریش بۆتان تێرنە سەرۆ. ئێستا ئێوە کێن؟ ئێوە کۆمەڵی جاسووسن، کۆمەڵی نۆکەرە ئامریکان، کۆمەڵە جاسووسە ئیسرائیلن، کۆمەڵێ دەڵە دزە فاسدن، وا لە تەیە 33 ساڵە گوزەشتە بێژگە لە فەساد هیچێکتان نەکرد، قەڵای مەریوان پاڵم داپیوە، قەڵاکەم ڕۆخیا پاڵ بەم وەکوێوە، خەیلێ پشتتان و ئەمریکا و ئێران و جاسووسی گەرم و ئێستا وەکو قەحبەتان پێیادکە، ئێستا وەکو قەحبەتان پێیادکە. وەزعیەتە جەنگیش بەرەو جێگەیەک و هێزە هەوایی ئیتر وە دەرد ناخوا، وە دەرد ناخوا، تەواو بوو، دنیا گۆڕیاگە F-35 و F-16 و ئەمانە وە دەردە هیچ کەسێک ناخوات، تەقاندنەوە و مەقاندنەوە وە دەرد ناخوات، هاچیشتە گۆڕیا، جەنگ گۆڕیا. وا لە بیرتانە وەختێ من بە ئێوە ئەموت مەترسن، لە ئامریکای حیز مەترسن، لە فشە ناوە تەلەڤیزیۆن مەترسن، یەک نەفەر تەوانە تەخریبی بە نسبەتە ئینسانی لە قەڕنە 19 سەدان بەرابەر گۆڕیاگە، مەترسن. ئەمە گشتی فشە مەترسن، باوەڕی پێ مەکەن، هیچی نییە. پێتانم نەوت باوەڕ بەم حیزە کوردبازانە مەکەن، وا هێز ئەجوڵێنین، هێز ناجوڵێنی، هێزە ئەجوڵێنین، هێزە ناجوڵێنین. ئێستا با بزانم ئەیجوڵێنن، بیجوڵێنە، وەگەنە قنە ئەجوڵێنن، وە گیانە خۆت. ئێوە بە دەلیلە سەخافەتتان لە خۆتان نەپرسی، ئەمەی ئەیخۆی بۆ ئەیخۆی، کەی تاریخ مەسرفە تەواو ئەوێ هەزینەت ئەکەن، نەتزانی وەتزانی فرە زرنگی لە تۆ ژیرتر نییە، وەگیانە خۆت لەم بازیە قنە گشتتان دڕیاگە، قنە دەوڵەتە ئێرانی، قنە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا، قنە ئێوەی جاسووس، قنە گشتان دڕیاگە، وانە سەرە مشارە بەر بڕۆن ئەدڕێن، دوا بڕۆن ئەدڕێن، پرۆپاگاندا، جەنگە تەبلیغاتی، خۆ وە زلزانی لەبەر خاتری ئەوەی بەرەیە جەمعیەت لەدەسەدەن، بەرەیە جەمعیەت لەدەسەدەن. ئێوە بەم بەشانەی جەنگ فکرتان نەکردووە، نە؟ هەر کلاشینکۆفە حیستانە دینەماویشی بدەن، نە؟ ئیاڵاتە متحدەیە ئەمریکا دەسەی فرێ کرد، ئێستا ئێرانی هار کرد، ئێستا گشتی زانی ئەمریکا هیچی نییە، دەسوێتێک کە ئەمریکا یتوانی 24 ساعتە ئەوەڵ کولەن ئێران لە کار بخا، نەیخست. ئەم حیزە ئەمریکا کردی چی وەسەری هاورد؟ ئێستا وردە ئێرانی لێ هار ئەوێت، ئێرانیش مەوجودە درۆزن وەکو تەواوە ئەم مردمانەی دنیا، ماتەڵە بزانێ بەرەندە کێس خۆی باتۆ پاڵیا تاقنی نەدۆڕێت. ئێستا ئێرانی وردە خەریکە هارەوێ، ئێرانیە ناسیۆنالیزم نەداشتە، ئێرانیە ئامادەی خۆ بە قوربانی نەکردەک، وردە خەریکە بای ئەداتۆ. لە ژێرە چی بای ئەداتۆ؟ لە ژێرە ئەم تەبلیغاتە پرۆپاگانداییە کە خەریکە ئیکا، عەرەبستان و سعودی حیز، ئیمارات حیز، عێراق حیز، ئەمریکا لەوان حیزتر، ئیسرائیل لەوان جندەتر، باوەڕەکەی گشتی، قنی قوچا گشتی ترسیا. دەی ئەم جەنگە تەسلیمبوونی واتیا کێ تەسلیمەوێ؟ کێ تەسلیمەوێ؟ ئیاڵەتە متحدەی ئەمریکا تەسلیمەوێ یا پێگەیە بێسزاکانە ئێرانی؟ گەماڕووی تەرکیبیە تەسلیمبوون و پەلاماردانی واتیا یانیەتیای قۆناغە بەعدی چییە؟ هەمڕۆ کاورای کاول بەناوە دۆناڵد ترامپ ئێلامەکات بەی لە هەر کەشتیەک ئەدەم لە پردێ لە تاران. ئیسا ئاغای دۆناڵد ترامپ ئیستا ئەدەی لە پردێک لە تاران، وا دەرەکەوێت تۆ زاتە نییە هەواپەما بەهەنێریتە سەرە تاران، ئێژن لێت ئەدەن، خۆتیش ئەزانی لێت ئەدەن، دفاع زەدە هەوایی ئەدا لە هەواپەیماکانە، ئەدا لە هەواپەیماهای سوخت ڕەسانە، سوختە نییە بیگەینی. ئیستا ئاغایە دۆناڵد ترامپ هیچ ڕێگەیەکە بۆ نامێنێتەوە ئللا ئشغاڵە زەمینیکەی لە جنوب و ئەرتەشە پاکستان و ئەرتەشە عەرەبی بۆ بێری، لەسەر و هێزە هەرێمە کوردستانی بۆ بێری. هیچ ڕێگەیەکی تر نییە، دەرچوونە نییە بە شێخ هەیدەر،
دەرچوونە نییە. دەبێ بازیەکە جددی بکەیتەوە لەبەرەوەی ئەگرا قەیرانی واتیا ئێوە قەیرانتان دروست کرد، قەیرانە گەورەتان دروست کرد، قەیرانەوە گەورەتان دروست کرد لەم جەمعیەت سازیە. ئیستە بە هیچ جۆری کۆ ناوێتەوە کاکە، کۆ ناوێتەوە. تۆ پێت وایە ئیستە دەربچی ئێران مستەقەڕ ئەوێ؟ تۆ پێت وایە ئیستە دەربچی حکوومەتە ئەقلیم و عێراق مستەقەڕ ئەوێ؟ تۆ پێت وایە ئیستە دەربچی سووریە مستەقەڕ ئەوێ؟ مستەقەڕ ناوێ، ناوێت. ئەم ڕۆژهەڵاتە ناوەڕاستە وەکو گووی بەرە خۆری لێ هاتکە هەرچی چوڵکەی تێبەی بۆگەنی زیاتر هەڵەسێ و ئەمە نەتیجەیە کارە ئێوەمانان بوو. دووچارە خراو دەردێک بوون لەناوە داستانگەلە ئوستورەیە کارە نوح ئەمە بوو بێژێ بابە خوا تۆفان تێرێتۆ سەرتان باوکتان ئەگێت. هەرکە باوەڕی نەکرد من جوملە کوڕەکەی وێسیاوە تۆفان خواردی. من کارم بەمە نییە تۆ خوێڕیە کوێی، کارم بەمەسە وەگیان خۆت 2000 قورعان بێری تە حاجەت مەسیرت ئەمەسە یا پەلامارە ئەدەن یا پەلاماریانەدەی لە هەر تکیانیشۆ قنگا ئەدڕن. ئەویشە سەمەرەی جاسوس بوونتە، جاسوس بووی. تۆ کیانە مستەقلت نەبوو، تۆ ئینسانە گەورەتیان نەبوو، تۆ هەرچی چتە لافە لێدا درۆت کرد، تۆ هەرچی بەهاس لە بینت برد، تۆ ئینسانە ئینقلابیت فاسد کرد، تۆ گشتە کردە پوڵەکی درۆزن خوێڕی قنپان قنپڕ لە بەز تۆ وات کرد. ئیستێجە تاوانەکەی ئەدەی، تاوانەکەیشی ئەوەسە ئەمەی کە هەست ئیتر بۆت ناچێتە سەرەوە، تۆ بۆت ناچێتە سەرەوە. کوڕە ڕۆژە تنگانەیش نییە لە خۆت حیستر هەر خۆتی. کوڕە ڕۆژە تنگانەیش نییە شعارە دەسو پێسوا و هیمای فاسد جاکەشت گشتی لە بینچوو پێشمەرگەی حیزت کورتبازی درۆزنانەت گەشتی لە بینچوو دەستاوەرتان لە سووریە بۆ ئەمریکا بوونە مەواطن سووری ئەی ناوسکتان وەڕێ. ڕۆژە نەورۆز بووە عوتڵەی سەلاسەری لە سووری ئەرگۆ قەورە باوک ساحێوتان هەڵپڕکەکەتان گەرەکە. ئەمە تەمامە دەستاوەردەتان بوو، دەستکەوتەکانتان بوو. لذا ئەوەی کە ئێوە خەریکن ئەیوێنن لەم حیزگەلەی بەناو کوردە حیزە ئێرانە گایریاگە دەسە نەهاتایە ئەمنیەتی ئەمە سەرە قنە گشتان ئەخوات. ئێوە ئەمانتانە گەرەکەوانیە تا پەرچەمە ئشتباهی وێت هێزە ئیقلیمە کوردستان خەنە پشتی تا ناسیۆنالیزمە ئێرانی پەنامارتان نەدا. ئێران ناسیۆنالیزمی نییە نێسی، ئێران ناسیۆنالیزمی نییە نێسی. ئێران ملەتە قارەمانی نییە گیان فەدایی بکە نایکا. ئەو لە تۆ حیسترە، تۆ لەوان حیستری، یەک لە یەک حیسترن. وەلێ لەم وەسەتە ئێشێ ئەم شەڕە ئەمریکا و ئێرانە تەواویکەن. بازیە درۆزنانەوە خۆتان تێکەوت بوون، خۆتان تەبلیغتان بۆ ئێران و ئەمریکا کرد. ئیستا ئێشێ قنتانی لەسەردانێن. عێراق هەدەفە بەعدیە، کوێیت نییە هەدەفە بەعدیە. و ئەمما یارانە ئێمە لە تەمام ئەم کوردەوارە سەیرە بازیەکە بکەن. ئەمە تاوانێکە وا مشتی فاسد دایان و ئەیدەن. ئێوە خۆتان بتەوەکەن، خۆتان ڕاگرن، گوێ بەم خەڵکە مەدەن، فکر نەکەن بۆ ئەم خەڵکە قسە ئەکەن ئەو نۆ سەربازتان تێتەکەناتە. لەم خەڵکە حیستر هەر خۆیەسی. تۆ گەورەی خۆت دەرخە، تۆ گەورەوە، تۆ بۆ خۆت گەورەوە، تۆ بزانە چێ اتفاقێکەکەوێ، تۆ هیچ پەلەیەکت نەوێ. تەمامە ئەوانەی وا پوڵیان دزی پوڵ دانێن، قنەر بوون قنیان دانێن، جاکەش بوون وە گەوادیە تر ئەگەن. تۆ پیاگوە لە جێگەی خۆتا بوێسە پەلەمەکە. ئەم دەورانە درێژدامەنە، دەورانە 10 ساڵە 20 ساڵەس وە گیانە خۆتان دانەدانەیان یا ئەمرن یا زیندوو ئەبنەوە. ژە کابرایە لەک لە نوێژە جمعا تڕێکی لێبەر بوو. پەلامارە ئەسڵحەی مەلاکەیدا ڕوو لە خەڵکەکە وتی یا کول مەتڕین یا کول مەبەرین، یا گشتانە تڕن یا گشتانە کوژم.
وەزعیەتەکە وایە پێتێت وایە پێتێت شەڕ چ بە ئەم دێوە و چ بە ئەو دێوە بەشداریە هێزە زەمینی واتیا بژاردەی عسڵی کوردە قەومی ئیتنیکی و حکوومەتە هەرێمە کوردستانە کۆمەڵە و دموکرات و پەکەکە قاحبەی هیچ کوێنیان هیچ گویەک نیەن لە ژێرە ناوە پەرچەمە ئەوان هێزە هەرێمە کوردستانە مزورە ئەمریکا ئەوەنە ئەودی و مزورە ئەمریکا مزورە سپای پازدار ئەوەنە ئەودی و بۆیان یانە ئەمان تێنە ئەمدی و بۆیان وەگیانە خۆتان هیچ قارەمانێکی تیانیە وەگیانە خۆتان وە دوو شەقاگەنە سەرە ڕەش وەگیانە خۆتان چێوەکەنە قنگە خانەوادەی بارزانی و خانەوادەی تاڵەبانی تا ئەمە بێت و بەهانە خەڵکە هەولێر و سلێمانی چەپڵە لێبن خۆیان حیز و نێنوێرە ئێران هات بۆیانی کرد ئێوە ئەم بازیانتانە نەفامی تەیە ساڵانە ڕابردوونە نەتان فامی ئەقڵ زهن فاسد داگیرکریان لە جەنگە شناختیە گشتتان دۆڕیاگن وا تەوانە خوێندنەوەی هیچێکتان نییە بنن وە 1 ملیۆن دینار پوڵە معاش خوا بکارێتان نەشێوێت نیوەی شارەکانتان گەشتی مەعاش خۆرە و ئەمە متعسفانە ناچارن جەبرە تاریخ و منتق جەنگە کە ئەشێوێت تا ئەگرا چاخیان کردی لەگرا سرە بوڕن یاڵەتە متحدەی ئەمریکا ئەرتشە خۆی حتا بتوانێت دەخیل ناکا وەلێ هەرچی درۆزنە دروستکریاگە بەکاری تێرێت یاڵەتە متحدەی ئەمریکا شلی ئەکا با ئێران خاص چاوترسێنتان کە تا وڵاتانە عەرەبی جورئەت پێیاکەن ئەرتش بەکاربوون بەرامبەر بە ئێران و واردە بەکاربردنە هێزە زەمینیان بوون خەیلێ حیزە حیزەتان کرد پێتان وابوو بە حیزە حیزە ئەیوەنۆ دەورانە جەدید سابەتی کرد تجارەت و بازرگانی سۆح دروست ناکا بە پێچەوانە منفعەت وا لە ناوە شەڕە تاریخ معاصر وایوت تاریخ 80 ساڵەی دوای جەنگە جەهانی دووەم وایوت تا ئێستا ئێوە بە منتقە وڵاتانە کەندا و دوبەی و ئەبوزەبی و عربستان سعودی و ئیقلیمە فاسد و کوردستان و تا معادڵاتە گشتتان شێویە ئەها معادڵاتە قنگەرەکانە ئێرانی شێویە ئەها وە سەریعی گەرەکیان و قنکەنەوە بۆ ئەمریکا نەیانتوانی بیان کردایەت و باوکە ساحیویان دەراتکە تا ئیستەیشە دەراتکە دەوڵەتە ئێرانی هیچ ئستقرارێکی نییە دەوڵەتە ئێرانی مەجبورە بۆ خاتریەوەی استقراری ڕاگرێت بیانوویە ئیدامەی جەنگ بدات ئیستەیچە قسەی زلزل خەریکەکە ئەمریکا دەرەکەی لە خاوەنیانە دەریکە بابول مەندەب و تەنگەی هۆرمز وا لە دەسمانە دە عێراق بووە حیزە ئێران تەمامە وڵاتانە عەرەبی بوونەوە حیزە ئێران تورکیەش ئەوێتۆ حیزە ئێران گەشتیان ئەوەوە حیزە ئێران دە ئیاڵەتە متحدەی ئەمریکا قبوڵ ناکە چیەکە پاکستان تێرێ ئیقلیمە کوردستانە واتە ئەودی و ئێشە هێزە زەمینی بوات ئێشێ تەمامە پێگەکانە شاری لەبین بوات ئیاڵەتە متحدەی ئەمریکا گەماروی ئێرانەدا تا قات و قڕی تێکەوێ دەی ئێران لەگەڵ 8 وڵاتە هاوسنوورە ئێران نزیکەی 500-600 ملیۆن نەفەر خەڵکوا لە دەوروبەریە چۆن لە بینە 500-600 ملیۆن نەفەر خەڵکە ئێران لە قات و قڕی ئەمرێ چۆن خوا لەشە قاچاقچیەکانە ئیقلیمە کوردستان ساغکە قاچاقچیەکانە ئەفغانستان ساغکە قاچاقچیەکانە ئازەربایجان و تورکیە ساغکە کارێکی هەست خەڵک پوڵی نەگەرەکە پوڵ نێ لە وێرانە هەمەی حاجی مەحموود نەیەوت ساڵە 91 ئێوە بوون و قاچاقچیە سەدام حسین نەیوت ئێوە قاچاقچیە سەدام حسین نەون بەرادەرانە ئیقلیمە کوردستان یانە ناخێزە کوردەوارە سەر بەخۆ داستان بەرەو ئەو جێگە ئەچێت وا ئێمە ڕێلگوزاریمان کرد و کوردبازی حیزە جاسوس کاری تەواوە وە گانچوون دەوڵەتە فاسدە ئێرانی کاری تەواوە ئیاڵەتە متحدەی ئەمریکا کاری تەواوە تەمامە ئەم ئەتەلافگە لە درۆزنانە کاریان تەواوە مەجبورن جەنگ واقعی تەکە یەکتریا بکەن ماجەرای ژینابازیتان لەبیرە چۆن تەعتیلمان کرد
ولا بيرتانا آنود بيننا وخيابان تظاهرات السكوت بكن إما أمانود مؤسسات بقن المؤسسات جيريا مجبور بون كوي كانو جنگ خليكا روج بروج واقعي تر إيشي بويت إستا سيستم الراداري نماغا دفاع ضد موشكي نماغا إيران دو موشكة تقيني هرتيانا دا لهدف مهماتيان نماغا رادارا كانيان لبين شوغا إيران ادعاء كان لهركو تجهيزات تازيان هاورغا إيران ليداغا من جملة حرير من جملة إقليم كردستان أما نسلو بند أما سيا أمريكا جو أخوات در أشي تنجي هرمز أدات دس إيران در أشي كوي إكاتو أروات در لمنطقة كوي إكاتو يا إيران مجبورة دواي أوي كأمكاران أكا والدفاع يعني أسينيتو بروات أوديو بويان بروات أوديو بويان دنگا كانت درونا كانت عن ديگه چون زيقي بيتان كرد گشتان بريودوگن هار بو دنگا أو درونا نسوار قنتانوي چنه وتم خلق ما ترسينن چنه وتم خلق ما لرزينن ملت فاسد دروس مكان إنسان قوري شورجير دروس كان ده استا بيخوان استا ودس ملت ترسياغا حيزو بيخوان لقال هر كسيك شاقس أكن مردانجي خوتان باسكن مرد ما قشتي حيزة قوم دنا بخلقه قشتي حيزة وشوين توجيهها قري كسبياغا أوانية ولي أم دحفة مجبور أوي بيوتوبياك چون پلامارق نيدن چون سواري أون چون هرچي حانقي كرتين سري مجبور يكن مجبور أبيت قوم ومرد ما فاسدة مدنها ايوه بياجيتي خوتان ندورينن ايوه بزانن چه اتفاقي كوتقا وايوه بزانن التجاي ام شربو كيوون كلاوة حج كسينا چه تسرتان لجونا نهيه نكان نو بولا قرين نو اصلح من هس نبوليان نا اصلحيان ودردق نيشيان ناخوات قنيانا درن ايشي بدريت لقرام مانو نمانا عديك بسد صلاة قرار اللابچي ناچن لتمام متغيرة كان كلك ورقرن كاورا لا ناچي كاورا مردم حيزنية واقركي معاشكي لدس ندا غانغانوكي لدس ندا او تمام بيجي لدس دا حيشكي لي نامينيتو كزناروات دوا وزعيت جيجا ساوي كزناروات دوا كوتقنا درو كردن قاربا في الجاسوس اسرائيل وامريكا بخوي وبمشاورة كان يخليك ادايشي عبازي درتيري استا درو اكا وكو السق درو اكا وكو السق ما طلن بزانن لكوي تسليمون حكي بازي اكن تسليم بونكيان سختر اكات استكوتقنا سر جيجيك خوشان بم نتيجة جيجن كحملية سيوم اكريد وحملية كي قستدتر وتولاني ترى بس من لقنا مشخصم كرد ببرواية من كويت نية من وم بلامار عراق دم من وم بلامار اقليم كردستان دم بلامار كويت نادم كويت مرحلية بعد اقليم كردستان عربستان السعودي بهيز سركوتو لنا وعراق بمرز زميني ارونا ناوي ايران هيز الدرياي نية قايقي نية بروات سواحل عربستان ايشي بريقي زميني وبرواتنا وبويان اقل قرار الجنگ زميني بكري او ريقي شفقنا عراق روا او مسيري شكل عراق قرار محيابيش اول ضحفة ام جيجي نفرتك اقليم كردستان نفرت بكريت تاب بريه هاوكاران ايران هاوكاران امريكا آسان بوي تابتوان لسنور عراق وبرونا اودي بو عربستان السعودي ام قساني من يستبع سوية ورنوكو فاسوليا ذخيرة كان نمل النبرسيوانية برون توزي خيرت ذخيرة كان توزي خيرت برمزان لبازار خيرت فروشن 2 كيلو 3 كيلو خيرت بسينن اوي ولا صالة 2031 دورانتان فاسد قلينا كنت شوالتان كرتا برو بونا خايا مالا امريكا فكتان كرب بقونو بياق بشرافتن بياق تانتياني دو خسي خاص بكات اولا الذهن تان فاسده ياك بياق تانتيانيه
جا تەماشای قمتانەکەین تەماشایەکەین لایەوە خۆش